بەخێر بێی کاکەریم شارەی لەو سپاست دەکەم تۆ بەڕێزی برادرە چکەوی ماوەکە ئەمە لەبەی کردێ لە بە عقاراتی ها دیارە دەورەمەند بووی کۆرە تەوڵەمەندی حاڵیی وەڵڵای ئیش بینەمایە ئەگەر ئیش هەبایە ئەم لەگە کاسەرۆری داهاتم خزمەت جەنابەت خەم مەخۆ لەگەرمە وەسەد باش دەبی دەتکەمە دەستە ڕاستی خۆم بەڕاستە هیچ خەمن نەبی وەڵڵا شانازیە بمە دەستە ڕاستی بەڕێستا لەگەڵمان با دنیا بە وەسەد باش دەبی مادەم وەیە بە بۆنێ ئەو ڕۆژە خۆشەی ئەو قسە خۆشانە حەز لێ پێکەوە پێکەشێ بدەین ڕاست دەکەم ئاوستا داوای لێوردت دەکەم بەڕاستی ئەم لەو پێ ناخورێتەوە فێر دەبی کاک شایە سەرۆر زۆر باش زانی وری ئەمە بپسی بە سەری بخۆمەوە سەرخۆش دەوم نۆش نۆش پێم ناخورێت قمەشی باش ئای خوایە کورەوە ژاهدا چیەوە شتێکم دەلێ فێر دەبی هێواش هێواش لێڕادەی بەڕێزان دەست پێ بکەین با دەست پێ بکەین ئەمن ئامادەمە ئەگەر هەر اتفاقەتەکان هەیە هەر قسەکتان هەیە پێکەوە پێشەوە دەست پێ بکەین ئەمن هیچ سەنگە ئامادەمە پێم باشە لەسەر 50 وەرەقەی دەست پێ بکەین کورە کاکە 50 وەرەق گەلە زۆرە سەروەر 50 وەرەقە پیاوە ناوی بترسێ باسیبی ڕاستەکە با سەرەتا لەسەر 30 وەرەقەی بدەدا تاو. بزانین نەبی تاو. باشە لەسەسی ئەوە تەوزەکە ئای وای سەرکەوتن دەست خۆش ئەوە ڕەسیدەکانمان داخیلکە ئەوش مۆبایلەکەی بەو قورانەش برێ چاودێرێکی چڕی ئێرە بکەن باشە باش کاک شایە چاودێری چدایەکە لە ئەنگۆ ئێرانە بەدەستیتان کردیتەوە نا نایزنیە بە خۆی هەر پێویستە ئەکیدەوەی بڕوا بکە هیزنیە باش تاوە کۆدەکان وەگرت هەر کەسێکە بردیوە دێتە سەر حسابی زۆر دەست خۆش دەست دەست خۆش تو دەتوانێت بڕۆی باش هەر قسمەتان هەبوو لە دەری سپاس سەروەر بڕۆ